سڵاو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتتان باش. ئازیزان لە خزمەت ئێوەی خۆشەویستدان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت بە بارودۆخی ناوچەکە. ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە و دەنگدانەوەی لە ئاسی دنیادا و ڕێگای شعر و ئەدەبیاتیشەوە بەشی لە قسە و باسەکانمانەکەین و ئەوزاعی منتیقەکە بە تایبەت ئەو شەڕی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە بەگشتی. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتانە داوامان کردووە لە بەڕێز نووسەر و ڕۆژنامەوان کاک عەلی محەممەد ئەمین بەشداری بەرنامەی ئەمڕۆمان بێت و ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمانایە و دەشمە لای بەڕێزی. کاک عەلیگیان زۆر سپاس بۆ بەشداربوونت کە لەم بەرنامەی لەگەڵمانای. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. هیوادارم هەمیشە لە بەرەوە پێشچوون و سەرکەوتنابن. زۆر سپاس دەکەم. کاک عەلی، کۆمەڵێ پرسیارمان داناوە کە ئەمە قسەی لێکەین بە تایبەت کە ئێستا لە سەرودەمی ساڵیادی هەڵەبجەین. ئەمە بەشێکە بێت لە پرسیارەکان، بەشێکیش لەسەر ئەوزاعی مەتیعە و شار و ئەدەبیاتی شەکەین. سەرەتا بە پرسیاری ئەوە لە بەڕێزت ئەمێ دەست پێ بکەم لە سەرودەمی ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەین. دەمەوێت لەسەر ئەو باسە کەمێ قسەم بۆ بکەی بزانم لە دیدی ئێوە ئەو باسە چۆنێتە باس. بڵێ سەرەتا ئەڵێم کارەساتی هەڵەبجە یاخود بڵێن جینۆسایدی خەڵکی هەڵەبجە یاخود ئەو پەلامارە درڕەندانە بە کۆمەڵکوژیی کە لە ناو جەرگەی شەڕی کۆنەپەرستانەی عێراق و ئێرانە ڕوویدا کە ڕژێمی سەدام بە هەلیزانی کیمیابارانی هەڵەبجە بکە. دیارە خۆشتان ئاگادارن هەر پێشتریش ئەو ناوچەی دابووە بەر موشک باران و خەڵکێکی زۆری لێکوشت بوو و بریندار کردبوو. بەڵام کاتێکە ئیتر با بڵێن شارەکە گەرمتر بوو، هەڵەبجەیش خەریک بوو بۆ ناوەندی بربەرەکانی کۆماری ئیسلامی ئێران و ڕژێمی سەدام و بەداخیشەوە ئەڵێم ئەو کاتە بەرەی کوردستانیش هاوکاری کۆماری ئیسلامی بوو. ڕژێمی سەدام بە هەلیزانی کیمیابارانی خەڵکی هەڵەبجە بکە. ئەو کیمیابارانەی کە تا ئێستاش زامێکی قوڵە ساڕێژ نەبووە، ئەو کیمیابارانەی کە زیاتر لە 5,000 خەڵکی با بڵێن ژن و پیر و مناڵ و تەنانەت خەڵکێکە ڕووی کرد بۆ ئەوێ لە ناو برد کە تا ئێستاکەش شوێنەواری ئەو کۆمەڵکوژیە، شوێنەواری ئەو جینۆسایدە بەسەر خەڵکی هەڵەبجە و بەسەر خەڵکی کوردستانەوە دیارە. و بەداخیشەوە هەر لەو کات و ساتەدا سەرەڕای با بڵێن درڕندەیی ئەو ڕژێمانەی کە دەستیان لە یەخەی خەڵک گیر کردبوو کە جگە لە گیان لە دەستدان وێرانکاری ناوچەیەکی زۆری عێراق و ئێرانیش بەر پەلامار درابوو. هەر لەو کات و ساتەدا کۆمەلگای نێودەوڵەتیش بێدەنگیەکی سامناک بەسەریەوە زاڵ بوو. بێدەنگیە کە ئەوانەی کە ئیدعای مافی مرۆڤ و ئیدعای دیموکراسیەت و ئیدعای بەرژەوەندی خەڵک و حەق و حقوقەکەن دەنگیان لێ نەهات. جیهانی ئیسلامی لەوان خراپتر. ئەلەو کاتەدا پێم وایە کۆنگرەیەکی ئیسلامیش بوو، تەنانەت کۆنگرەی وڵاتانی بە حساب بێلایەنیش بوو، بەڵام تەنها بە بەیاننامەیەک ئیدانەی ئەو پەلامارە درڕندانە وەحشیانیان نەکرد. بە هەر حاڵ خەڵکی هەڵەبجە بوونە قوربانی هەڵەیەکی هەندێک لایەنی کوردستانی لای خۆمان جگە لە پەلاماری درڕندانەی یا بڵێن ناوەرۆکی سیستەمی دەوڵەتی کۆماری ئیسلامی و با بڵێن دەوڵەتی عێراقیش کە هەردووکیان فەرمانڕەوایەتێکی ملهور و دژ بە خەڵکی کوردستان و دژ بە حەق و حقوق و دژ بە هەموو بنەماکانی مافەکانی مرۆڤ. زۆر باشە. کالی قسە و باسێکی زۆر هەیە لەسەر کیمیابارانکردنی شاری هەڵەبجە.
ئەمەوێ ئەو پرسم ینی نەئەکرا ڕێگری مەسەلەن بکرایە وەک بێگومانە زانین ڕژێمی باس ئەوە یەکەم تاوانی نەبوو و دوایین تاوانیشی نەبوو بەڵام کیمیا بارانکردنی هەڵەبجە لە دەستدانی 5,000 زیاتر لە 5,000 کاڵن دواتر بە بۆنەی برینداربوونی کۆمەڵێک لەو خەڵکەوە کە ئامارەکە زیاتریشە بەڵام بریندارکردنی گیان لە دەستدانی 5,000 نەفەر کە شتێکی ئاگاداری بوو وەگەوەی کە باسەکریانی احتماڵی ئەوە هەبوو نەئەکرا مەسەلەن ئەم تاوانە بە جۆرێ لە جۆرەکان ڕێگری لێ بکرایە بەڵێ هەر لە دووتێ ئەو قسانەی کە سەرەتا بە کورتی ئیشارەن پێکرد هەندێک هەڵی کوشندە هەیە بەتایبەتی لە کاتی شەڕی کۆنەپەرستانەی نێوان دەوڵەتەکانە شەڕی کۆنە ئەو کاتە شەڕێکی کۆنەپەرستانە هەبوو چ جمهوری ئیسلامی چ دەوڵەتی عێراق ئامانجیان لە بەرپاکردن و لە درێژەدان بەو شەڕە ئامانجێکی ئینسانی نەبوو دەبوو هێزەکانی لای خۆمان وێڕای ئەوەی کە با بڵێن بەشداری لایەنگیری هیچ لایەکیان نەکەن بەڵکو لایەنگیریەکی یا پشتیوانیەکی خەڵکی زۆر لێکراوی کوردستانیان بکردایە دەبوو چاوەڕوانی بکرایە ئەو هەڵە کوشندەیە کە کرا سەدامێکی دڕندەی با بڵێن دیکتاتۆری پێشینە خراپ کە لەو کاتەی هاتبووە سەر فەرمانڕەوایەتی دەبوو چاوەڕێی ئەوە کرایە کە ئەو پەلامارە ئەدات من نمونەی دوور نایەنمەوە هەندێک نمونەیەنمەوە کە خۆم زۆر ئاگام لێ بووم ئەو کاتە من لە نەخۆشخانەیەک بووم با بڵێن لە چاودێری نەخۆشێکا بووم ڕۆژێ پێش کیمیابارانکردنی هەڵەبجە ڕۆژێ دوو ڕۆژ پێش کیمیابارانی خەڵکێکی زۆر برینداریان هێنا بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی ئەم خەڵکە هەمووی با بڵێن بەر بۆمبابارانکردن کەوتبوو برینار بوو هەبوو قاچێکی پەڕی بوو هەبوو دەستێکی پەڕی بوو هەبوو چاوی نەما بوو بە هەر حاڵ تەنانەت ئەو نە زۆر بوون دکتۆرەکان بەڕیز قاچ و دەستیان ئەبڕین ئەیانوت ئێمە تەنها فریای ئەوەکەین بۆی هەرچۆنە بێ گیان لە دەست نەدەن چونکە ناتوانین ئێستا چارەسەرێکی باشیان بۆ بکەین هەر لە دەمی ئەوانەی کە با بڵێن شتێک حاڵیان تۆزێ سوکنا و باشە بوو ئەمان بیست ئێوە وات بۆ واتان لێ هات ئەیانوت ئەوەی ئێمە بەسەرمان هات زۆر ناڕەحەت و خراپە ئێمە زۆر بەمان ئاوامان لێ هات بەڵام ئێمە نیگەرانین بۆ ئەوانەی کە بەجێ ماون بۆ ئەوانەی کە لە هەڵەبجە لە ژێرخانەکانە دەرگایان لە خۆیان داخستووە بۆ ئەوانەی کە چاوەڕوانە لەم یەک دوو ڕۆژە سەدام کیمیاوی بڕێژێت ئێ باشە خەڵکێکی سادە هۆشی بەوە بێت کە هەڵەبجە بەر پەلامار دەکەوێت کیمیاباران دەکرێت ئەی باشە خەڵکێکی سیاسی و خەڵکێکی هۆشیار بە وەزعەکە خەڵکێکە درندەی با بڵێن ڕژێمەکە باشتر ئەناسێ دەزانێ هیچ یەک لەو تەرەفانە چ کۆماری ئیسلامی و چ دەوڵەتی عێراق کۆ لەوە ناکەن دەست لەوە ناگەڕنەوە کە خەڵکتیانە چێ ئەو خەڵکە دوای ئەو موشکبارانەی کە هەڵەبجەکرا ڕێگە بۆ خەڵکی نەکرابەوە کە دەرچن کە ئەو حەزێرەیان پێ بدرێ سەدام کیمیاوی دەڕێژێ یاخود دوور بۆی نەڕۆین بەڕاستی ئێڵێم چاوساغیکردن بۆ پازدار کارەسات بوو کاک عەلی بارودۆخی ناوچەکە ئێستا لە وەزعیتێکی ناخۆشە بەڕاستی بۆ هەموو لایەک بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتوتە ناو شەڕێکەوە شەڕێک بەتایبەت بە بەشداری ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران ئەم شەڕە وەگە بینین بەردەوام ماڵوێرانیەکان زیانەکان خەریکە لە ناوچەکە زیابێ
چی ئەبێ بکرێت کە مەسەلەن کارەساتێکی لەو جۆرە دووبارە نەبێتەوە توانم بڵێم لە ڕۆژهەڵاتی کوردستان شتێکی وا ڕوونەیە یا هەردیسان لە باشوور کە بەڕاستی بەرکەوتێکی تونی ناو ئەم جەنگەن هەرەوەی کە بەشێک لە حیزبەکان حیزبە ڕۆژهەڵاتیەکان بەڕێزی ئەزانی هاوپەیمانیەکیان پێک هێناوە کە بە جۆرێک پلانی ئەوە هەیە کە مەسەلەن لە هەر ئەگەرێک لە هەر وەختێکا بێ مەسەلەن بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەن چالاکیەکانیان ئەنجام بن. ڕێکخراوی کۆمەڵە ئێمە وەک حیزبی کۆمونیست بێگومان لەو هاوپەیمانیە بەشداریمان نەکردو و کە بۆ مەترسیە وەک بەش لە قسەکانی بەڕێزت لێ حاڵی بووم ئێمە نامانێ مزایی دەکەین بەسەر خەڵکەوە بەڵام ئەمەوێت لە زمانی بەڕێزت لە زمانی کاگالیەوە بزانم دەبێت چی بکرێت مەسەلەن کە ئێمە وەک مەترسیەکەی بینین ینی مەسەلەن من وەک مەترسیەکەی بینم لە حاڵەتێکی وایە مەسەلەن ڕژێمێکی جەنایەتکاری وەکو جمهوری ئیسلامی کە بەردەوام ساڵەهای ساڵە جەنایەتەکە من وا ئەیبینم چه احتمالێک هەیە بۆ ئەوەی کە مەسەلەن حاڵەتێکی کوشتاری وا دروست نکاتەوە وەکەوەی کە لە ڕاپەڕینەی بەفرامباری ئەم ساڵ بینیمان کە نزیک لە 50,000 نەفر لە یەک دوو ڕۆژە گیانیان لەدەست لە ژێر دەستیەوە ڕژێمە بەدەیان کەس بە هەزاران کەسی لە سێدارەدا لە ناو زیندانەکانە یعنی ئەبێت چی بکرێت کە مەسەلەن کارەساتی وا گەورە ڕوونەیە چ جۆرە سیاسەتێ چ جۆرە ئەخلاقیەتێکی سیاست بۆ بەرژەوەندی خەڵکە بێت لەم کات بەڵێ من پێم وایە خەڵکی کوردستان بۆ خۆی ئەزمموی تاڵی لەم شەڕە کۆنە بەرزستانە هەیە ئەو یەکەم جار نییە و لەوانەیە بڵم دوجاریش نەبێت چونکە ئەو ڕژێمە مەلهوڕانە هەمیشە بۆ بەرژەوەندی خۆیان لەوانەیە دڕندانەترین شەڕ بەرپا بکەن ئەوانە باکیان نییە مێژووی کورد بخوێنیتەوە لە زمانێکی زۆر ڕابردووەوە کوشتەی ئەو جۆرە وەزعانەیە بە تایبەتی کە دەوڵەتە زلهێزەکان بۆ مەرامی خۆیان بۆ پاراستنی بەرژەوەندی خۆیان کۆ ناکەن لە هەڵگیرساندن و بەرپاکردنی شەڕی ماڵوێران کرد شەڕی بە کۆمەڵ کوژ ئەوانە ینی دوور بۆی نەڕۆین بۆ مێژوویەکی زۆر دووریش نەگەڕێینەوە مەسەلەن بۆ ئەو با بڵین ئەو شەڕی ئێران و عێراقەمان بەیان کرد کە با بڵین ئەو فاجعە گەورە ئەو کارەساتە گەورە ئەو جینۆسایدە بەرپا بوو ئەیخوا هەر دوێنێ بوو لە ڕۆژئاوای کوردستان لە کاتێکا کە هێزە پێشکەوتوخوازەکانی ئەوێ بە تایبەتی با بڵین پەیەدە و شەڕڤانەکانی ئەوێ کە مێژوویەکی قارەمانەیان لە شەڕی دژی داعشە تۆمار کرد مێژوویەکی قارەمانەیان لە بەڕێوەبردنی خەڵکی خۆیانە تۆمار کرد یعنی با بڵین بەشداری خەڵک لە جومگە بنەڕەتیەکانی ژیان و گوزەران و ئابووری و سیاست و ئەوانەدا بوونە نمونە حتا لە پێکەوە ژیانی ئاشتیانەدا خاڵی زۆر جوانیان تۆمار کرد لە مافدان بەژنە لە دەرکردنی یاسا و ڕێسا بۆ ئازادی ژن ئەویش دیسان پڕ بوو لە هەنگاونانێ کە هەمومان پێویستە شانازی پێوەکەین تەنانەت با بڵین دەوڵەتە بیانیەکانیش زلهێزەکانیش دەور و پشتیش دانیان نابەوەی کە خەڵکی کوردستان لەوێ لە ڕۆژئاوادا توانیان دەورێکی زۆر باش بگێڕن لە پاشەکردن بە خلافەتی ئیسلامیدا لە بزوتنەوەی کۆنەپەرستانەی داعشدا تەنانەت بە هاوپەیمان و هاوکارێکی بنەڕەتی دانران لەو گۆڕەپانە لە ماوەی چەند ساڵە 90,000 گیان بەخت کردویانە بەڵام لە کاتێکا کە ڕژێمی سووریا ڕووخا کە
ئەحمەد شەرع هاتە ناوانەوە کە وەختی خۆی لە عێراقا گیرا بوو ئەمریکا پارەپولی تەرخان کردبوو بۆ گرتن و بۆ کوشتن و بۆ ئەو فلان و پیسارەی تحریر الشام بەڵێ لە دواییە کۆمەکی پێکرد و فەرمانڕەوایی سووریای گرتە دەست و هەر خۆمان بە ئاشکرا لە زاری نوێنەرەکانی ئەمریکاوە ئەوەمان بیست کە ئیتر ڕۆڵی کورد تەواو بوو چونکە هاوپەیمانەتێکی تازە هاتۆتە ناوانەوە ئیتر وەکو چۆنەڵێ زەربێکی ڕاست و چەپێنرا بەو ڕۆڵە کاریگەرەی کە خەڵکی کوردستان با بڵین گێڕابووی لەوێ بەڵام خۆشبەختانە باش بوو هاوکێشەکە بە پێچەوانە هەڵگێڕایەوە خەڵکی کوردستان لەوێ دەستی گرت بە چارەنووسی خۆیەوە دەستی گرت بە خەبات و تێکۆشانی خۆیەوە دەستی گرت بە شێوازەکانی خەبات لە هەموو مەیدانەکانە و بە کۆمەکی خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانە بە کۆمەکی هەموو ئینسان دۆست و ئازادی خوازێر لە جیهانە توانرا ئەو پێشڕەویەی کە ڕژێمی سووریا ئەویست بیکاو دیسانەوە بڵێم کارەساتێکی لە شێوەی هەڵەبجە و لە شێوەی با بڵێن وەختی خۆی کۆڕەوەکەی لای ئێمە بچەسپێنێ نەگونجابۆی باش بوو وەکو خۆیانمانەوە قەستم ئەم ئەزمونانەیە پیشانی داوە کە دەستگرتن بە خەباتی خۆتەوە بە تێکۆشانی خۆتەوە پشتیوانی بە جەماوەری خۆتەوە دەکرێت سەرفرازی و ئازادی و با بڵین ئاسۆی ڕۆنت بۆ بێنێ بەڵام خۆشخەیاڵی بەهێزەکانی دەرەکی خۆشخەیاڵی بەو لافوگەزافانەی کە بۆ مافی مرۆڤ و بۆ پشتیوانی خۆپیشاندانەکان و بۆ مافی ئافرەت و ئەوان پیشانی ئەدەن ئەوە بەڕاستی دیسان کارەسا دەهێنێ دیسان با بڵین ممکنە کۆمەڵکوژیش بهێنێ بەڕێزت باس لە هەڵوێستی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست کرد منیش پێم وایە ئەو هەڵوێستگیریە زۆر لە جێگەی خۆیەتی کە نەبیتە تەرەفی لایەنگیری هیچ یەکێک لە لایەنە شەڕکەرەکان ئەمە معنای ئەوە نییە تۆ دەستبەرداری خەباتی دژی کۆماری ئیسلامی بوویت بڵێ ئەمە هەرگیز معنای ئەوە نییە ئەمە معنای ئەوەش نییە کە تۆ ئەگەر فرسەتی هاتە دەست ئەگەر فەزایەکی ئازاد هاتە دەست ئەسپی خۆتی تیاداو نەدەی نەخێر ئەکرێ ڕێخستنەکانت ئەکرێ هێزی پێشمەرگەت ئەکرێ هەموو ئەو شێوازە خەباتانەی کە لە ناو ناوانایە خەڵکی کوردستان خۆی لە ڕۆژهەڵاتیشە دەستی بۆ بە تۆش ئەو پڕی پشتیوانی و ئەو پڕی پێشڕەوی ببینی بەڵام دەرفەت بیتە کۆماری ئیسلامی کە پێم وایە کۆماری ئیسلامی ژیا ئەم ڕژەمانەی تریش تەنانەت میلیشیاکانی کە لە ناو عێراقان ممکنە بە دەرفەتی بزانن ئەو ئارامی کە تۆ هەتە ئەو دەستکەوتەی کە تۆ هەتە ئەوەش لەبار بەرن و لەوە با بڵێن بە فرسەتی بزانن بە تەواوەتی هێرشکەن بۆ سەر ئەو خەبات و تێکۆشان و خەڵکە سڤیلەی تۆش ئەو خەڵکە با بڵێن بە گیان هاتووی تۆش کە ساڵانێکی زۆرە لە ژێر فشاری ئابووری و لە وەزعێکی ناڕەحەت و برسی و تین و کۆمەڵێ هینە ممکنە با بڵین لە سێدارەدان زۆر زیاتر بێ لە جاران ممکنە ڕەشبگیری زۆر زیاتر بێ لە جاران ممکنە تەنانەت بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی کە هەموو لایەکمان با بڵین بە ئاسۆی ڕزگاری لەوانەوە ئەبینین بزوتنەوەی ژنان بزوتنەوەی کرێکاران بزوتنەوەی جوتیاران بزوتنەوەی دیفاع لە زیندانیانی سیاسی بزوتنەوەی دیفاع لە گیان لە دەست بوان بزوتنەوەی داکۆکیکەران لە زمانی کوردی وەلحاڵ بزوتنەوەی داکۆکی لە ئازادی ژن ئەم بزوتنەوانەش پاشەکشەکە بەڵام ئەم بزوتنەوانە سەروەت و سامانن بۆ هێزە شۆڕژێرەکان بۆ کۆمەڵە بۆ ئەو لایەنانەی کە دەربەستی چارەنووسی ئازادی و یەکسانین زەرورە ئەوە وەکو ئامانەت سیر کرێ لە دەرفەتی گونجاوە پێشڕەوی بەرەو پێشوون زۆر لە جێی خۆیەتی بەڵام لە کاتێکە
کە بێ سێودوو بچیتە ژێرباری ئەم لایەنە شەرکەرانە کە هیچ گرنتێکیشیان نەخستۆتە ناوناوانەوە نەوتویانە دوور بۆی نەڕۆین ئێمە ئەتوانین فەزای کوردستانتان بۆ ئارام بکەین خەتەقەی فرین بکەین با بڵین ئەتان پارێزین ئەمانە هیچی نییە لەبەرەوە من پێم وایە زۆر لە جێگەی خۆیەتی هەڵوێستێکی دروستە حەکیمانەیە بەڵام بەو شێوەی کە ئامادەسازیش بکەی لە هەج گۆڕانێکی کتوپڕا چونکە ئەم شەڕانەش بێ لەوەی کە لایەنە زلهێزەکان یاخود کۆماری ئیسلامی ئەوێت بە ئاسۆی خۆیان بەرێ بە ئامانجی خۆیان بەرێ بە مەبەستی خۆیان بەرێ بەڵام ئەشێت هەندێک گۆڕانکاری ڕوو بدە ئەشێت لەوانەیە بڵێم فەزایەکی ئازادیش لە ناوچەیەکە بێتە کایە ئەم ئامادەسازیە لە ڕووی وەکووتم ڕێخستنەوە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ڕووی پێشمەرگایەتیەوە لە ڕووی با بڵین کۆمەک بە هەموو ئەو بزوتنەوانەی کە ئاسۆی ڕزگاریان لێ ئەبینی زۆر لە جێگەی خۆیەتی کالیگەن زۆر سپاس بۆ ئەو ڕوونکردنەوەی کە بەڕێزت داد ئیشارەت بە نمونەیەکی جوان و زیندوو و نمونەیەکی کە زۆری بەسەرانە چۆن نمونەی کوردانی سووریا کردت کە هێزەکانی هەزەدە و بەتایبەت هێزەکانی سووریای دیموکراتی کە لەو شەڕەدا هەزاران گیان بەخت کردویاندا لە پێناو ئازادکردنی ئەو منتیقەیە لەژێر دەستی بزوتنەوەیەکی داعشی کۆنەپەرستی دینی کە دەیویست ئازادیەکان لە خەڵک بسێنێتەوە بە جۆرێ هەزاران قوربانیان بۆدا بەڵام بەداخەوە کە ئێمە پێمان وایە ئەوە سیاسەتێکی دروست نییە پشت بەستن بوو بە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکان کە لە کۆتاییە چیان بەسەر هات بەداخەوە ئەوەی کە بینێمان هێنانە دەسەڵاتی کەسێکی کە خودی خۆی لە ناو گروپە تیرۆریستیەکان بوو بۆ ڕابەریکردن و دەسەڵاتدارەتی لە سووریا هەرەوەی لە یەکەوتەوە کە بینیمان حکومی جیهادیاندا بەسەر کوردەکانە و هێرشیان هێناو بەداخەوە قوربانی زۆری ژەبوو بەڵام لە کۆتاییە کەەوە هیچ کە ئێمە باسمان لەوە کرد خیانەتێک کە تۆم باراگەر لە کۆتایە باسی کرد ئێمە هاوپەیمانیە بوو تەواوی تر لە کۆتاییە باسیشت لەوە کرد کە سیاسەتی دروست لە کۆتا جار سیاسەتی دروست کە ئەوان نواندیان قوارەیەک دەسەڵاتێکیان بۆ خۆیان هێشتەوە لە کۆتاییە کەم پێم وایە پلانێکیش هەبوو لەو وەختەیە تورکیا دەویست لە ڕێی ئەم گروپانەوە شەڕێکی ماڵوێران کرد دروستکە کە بە یەکجاری دەسەڵاتیان بچووکاتەوە دەسەڵاتی کوردانی سووریا لەوێ بە یەکجاری بچووکاتەوە کە نەکەوتنەوە تەڵەیەوە خۆشبەختانەوە پشتگیری پارچەکانی تریش هۆکارێکی گەورە بوو. بەداخەوە من هیوادارم هەموو لایەنێ هەموو لە حیزبەکان دەرس هەمیشە لەم ڕووداوانە وەرگرن کە بەرداوام بەداخەوە دووبارە بنەوە. ئەمە بشمەوە ئەو لایەنە کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە بەڕاستی کارەساتێکی جیهانی و جینۆسایدێکی تاوانکاریەکی خەتەرناک بوو بەسەر خەڵکیە هات لەو جینۆسایدە کە بەسەر خەڵکی هەڵەبجە هات بەداخەوە کۆمەڵێ پێشمەرگەی کۆمەڵە و پێشمەرگەی ئازا و تێکۆشەر هەبوون کە قەتیسمانەوە ئەوانیش لەناو ئەو شەڕە و لەلایەکەوە کیمیاباران و تۆبارانی ڕژێمی سەدام و لەلایەکی شۆ شەڕکردن بە بەریناری لەگەڵ ڕژێمی جمهوری ئیسلامیە کۆمەڵی ئازیز بەداخەوە لەو کیمیاباران تیاچوون ئەگەر بەڕێزت وەک یادێک وەک دوا قسەمان لەسەر بابەتی هەڵەبجە یادێک قسەیەکم بۆ بکەیتەوە لەسەر ئەو باسە. بەڵێ بەداخەوە ئەو کۆمەڵە پێشمەرگە با بڵین خاوەن ڕابردووە جوانە ڕابردوو لە ڕێخستنی خەڵکە ڕابردوو لە بەهانەوە چوونی خەڵکە لە ڕۆژە سەختەکانە با بڵین ڕابردوویەکی باش لە پێشڕەوی بزوتنەوە جەماوەریەکانە لە بزوتنەوەی ئەو بزوتنەوانی کە لە ڕۆژهەڵاتە هەبوو جێگەی داغ بوو کە لە مەجرای ئەو لەناو ئەو هەرچەنە پێم وایە ئەوان بە هیچ جۆرێ
کە لەو ناوابوون بە هیچ جۆرێ لەو بەو مەبەستە لەوێ نەبوون کە لایەنگیری تەرەفێک لە تەرەفەکان کەن بگرە هەمان ئەو سیاسەتی کە ئێستا کۆمەڵە با بڵێن هەیەی بەرامبەر شەڕی کۆنەپەرستانە ئەو کاتێش هەروا بووە بەڵام با بڵێن دەرفەتی کشانەوە لەو شوێن و ڕێیەکە بوو بۆ ناوجەرگەی شەڕ بوو بۆ ناوجەرگەی بۆردومان بوو بە ناوجەرگەی کیمیاباران ئەوانە کە با بڵێن شتێکیش کە هەموو لایەک ئەیزانێ جگە لەوەی کە لە شوێن و ڕێکانە با بڵێن زۆربەی گیرا بوو زۆربەی گەمارۆ درابوو جمهوری ئیسلامیش هەستی بەوە کردبوو کە ئەو پێشمەرگانە لەو ناوان سەختی هەلومەرجەکە و بگرە با بڵێم ناشارەزایی خۆشیان لە ناوچەکە بە تایبەتی لەو کاتەدا نەتوانرا وەکو پێویست ڕزگار بن ئەو بوو وەکو خۆتان نەزانن بەداخەوە هەندێکیان با بڵێن لەلایەن هێزەکانی جمهوری ئیسلامیەوە با بڵێن شەهید کران هەندێکیشیان با بڵێن دەستگیر کران و لە دوایە لە سێدارە دران هەندێکیشیان بەرپەلاماری کیمیاوی کەوتن و با بڵێن ئەوانیش با بڵێن زام و خوێن و وەلحاڵ چارەنووسی ئەوانیش لەگەڵ چارەنووسی خەڵکی بێدیفاعی هەڵەبجایەکان گیر بوو ئەمە ئەگەر چی کارەساتێکی قورسە لە بیر نەکراوە بەڵام بۆ خۆشی ئەوە ژەگەیەنێ کە ئێمە زۆر جار لە کاتێکا بە تایبەتی کە پشتیوانی ڕۆژهەڵات بە ئەرکی خۆمانی دەزانین زۆر جار ئەو خاڵە بەهێزانەش ئەهێنینەوە کە بنەڕەتن ئەساسن بۆ پشتیوانی یەک لەوانە دوور بۆی نەڕۆین کە باس لە پشتیوانی خەڵکی ڕۆژهەڵات دەکەین لەو کاتەی کە ئێمە تووشی ئاواری و دەربەدەری بووین کە چۆن باوەشیان بۆ خەڵکی باشوور گرتەوە بە هەموو بە بێ درێغانە خزمەتیان کردن نیان هێشتۆک و چۆن ئەڵێ ینی ئاوارەیەکە بەو ڕادەیە پیا دیاریانە یەکێکی تر لەو خاڵانە کە ئەمەیە کە ئێستا باسیەکەین کە لەو کارەساتە جەرگبرانە با بڵێن ئەو پێشمەرگانە بوونە هاوسۆز و هاوخەم و تەنانەت خوێنیان تێکەڵ بە خەڵکی سڤیلی ئێمە بوو کە ئەمە نەک هەر لەوە پێم وایە لە کات و ساتیشی تریشە ئینسان لە بیری ناچێ کە هەر پێشمەرگەی با بڵێن ڕۆژهەڵات بوو کۆمەڵە بوو هەندێک لایەنی تریش بوو بە کۆڵە پشت دەرمان و هەندێک خۆراک و هەندێک شتیان بۆ هاوکاری خەڵکی ئێرە و پێشمەرگەی ئێرە و لایەنە کوردستانەکانی ئێرە ئەنا ئەوە با بڵێن من لێرەوە ئەڵێم هەزار سڵاو لە گیانی پاچی ئەوانە لە یاد نەچوون ئەوانە زیندون هەمیشە لە یادی ئێمەمانانە لە یادی خەڵکێکە کە داوای ئازادی و یەکسانی و ئەوە ئەکا و پێشم وایە ئەم بەرەو پێشچوونەی کە ئێستا ئەبینرێ ئەو بەهێزیی کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ڕۆژهەڵاتە هەیە لە وەکو ئەو کە پێشە ئاماژەمان پێدا کە ئاسوەیەکی ڕوونیان بە تایبەتی لە کاتی شۆڕشی ژینادا بەرجەستە خۆی نواند ئەوە بەرهەمی هەڵس و کەوت و خەبات و تێکۆشانی ئەوانەیە و هیوادارم هەر لەسەر ئەو بنەڕەتەش ئەو خەباتە بچێتە پێشە و ئاسوەیەکی ڕوونتر گەشتر بۆ خەڵکی ڕۆژهەڵات و هەموو ئێرانیش بێتە دی بەڵێ کاڵی لەو سەردەما شار و ئەدەبیات و سرود کاریگەریەکی زۆریان هەبوو و پێم وابێ ئەم دەنگەی بە جیهانگەیان و تاسیر گوزار بوو بەڕاستی لە دیدی بەڕێستانەوە وەکو نووسەرێک وەکو شاعیرێک ئەدەبیات لە حاڵی حازر چۆن ئەبینن ئێستا لەمڕۆ من پێم وایە هەر لە سەرەتای کارەساتەکەەوە بگرە لە 38 ساڵ لەمە پێشەوە کە با بڵێن کارەساتەکە ڕوویدا جینۆسایدەکە ڕوویدا کۆمەڵکوژیەکە ڕوویدا هەرچەنە هێشتا وەکو هەرگیز حەقی خۆی وەرنەگرتووە هەرگیز وەکو پێویست وەڵام بەکار نەدراوەتەوە با بڵێن برینەکانی ساڕێژ نەبووە بەڵام لەگەڵ ئەوەشە
جوڵەی هوەری، جوڵەی نووسین، جوڵەی با بڵین سیاسی هەر هەبووە، هەر هەبووە بۆ ئەوەی کە بە جینۆساید بزانرێ، هەر هەبووە کە بۆ ئەوەی بەو بێدەنگیە بدرێ کە کۆمەلگای نێودەوڵەتی سەپاندووی بەسەریە، هەر بەوەی کە مەسەلەن ئەو لایەنە ملهوڕوو دیکتاتۆریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە کە لەبەر خاتری ڕژێمە ملهوڕەکەی سەدام ئاماژەیەکیان بە ترسناکی ئەو کۆمەڵکوژیە نەکرد. بەڵێ بۆ نمونە با بڵین لە بواری ڕۆژنامەنووسیە ئەو کارە ساتە خرایە ڕوو لە وێنەگرتنە، با بڵین هەمومان شاهێدی ئەوەین کە هەندێک وێنەی زەقی ڕوونی کارەساتەکە لە ناو گۆڤار و لە ناو ڕۆژنامە جیهانیەکە بڵا کرایەوە. هەر هەندێک کاسێتی ڤیددیۆیی کە دیسان لە ناو ناوانە هەبوو ئێمە خۆمان شایەتی ئەوەین و تا حەدێکیش دەستمان تیا بوو بە دەیان کاسێتمان لەوانە تۆمارە کرد و تەنانەت یەکێک لەوانەی کە با بڵێن جۆشی ڕاپەڕینی خەڵکی کوردستانمان پێ ئەدا لە با بڵین بیرخستنەوەی ئەو کارەساتانە بوو کە بەسەر خەڵکە هاتووە، چونکە زەرورە بەڕاستی زۆر زەرورە کە ڕابردوود لە بیر نەچێ بەڵام بە دەرز لێوەرگرتن. ئێمە بەداخەوە لەوانەیە بڵێم هەندێک جار هەیە کوشتەی لە بیرچوونەوەی هەندێک لە ڕووداوە سامنەکەکانین، هەندێک شانۆگەری بۆ خستنە ڕووی ئەو کارەساتە چ لە کوردستان و چ لە شوێنانی ترا کراوە، هەندێک گۆرانی و سرود و با بڵین کۆنسێرت و پارچە مۆزیک بۆ یادکردنەوەی ئەو کارەساتە با بڵین مرۆڤایەتیە خراوەتە ڕوو. ئەمانە جێگەی دڵخۆشیە. کۆمەڵێک ڕۆمان من نامەوێت لە ئێستا ناوی هەندێک بڵێم، ممکنە ناوی هەندێکی ترم دیسان لە بیرچێ، بەڵام کۆمەڵێ ڕۆمان دەرچووە کە کارەساتەکەی بەڕوونی خستۆتە ڕوو. هەرچەنە زۆر پێویستە ئێمە لە یادکردنەوەکانە لەو شوێنانەی کە یاد ئەکرێتەوە، ئیتر لەو بەرهەمانەی کە ئەخرێتە ڕوو زەرورە واز لەو لە پاڕانە و لاڵانەوە و با بڵین دەستە و نزاییە بوەستین، ینی ئەوە نەکەین، بگرە ناوەرۆکی و سیستەمانەی کە هۆکارن بۆ با بڵین بەرپاکردنی ئەو کارەساتانە ئەوانە بخەینە ڕوو. زەرورە ئەو هەر لەو بەرهەمانە ئەو دەرس و پەندانە بە ئاشکرا باسکرێ، زەرورە مێژووکەی ئەیگێڕیتەوە بەشێکی زۆر ڕەخنە بێ لەو هەڵوێست و لەو بۆچوون و تێڕوانینانەی لە کاتی خۆیان هەندێک لایەنی سیاسی هەی بووە کە لەوانەیە بڵێم ئەگەر هۆکاری سەرەکی نەبێ بەڵام هۆکارێکی سانەوەی بووە بۆ بەرپابوونی ئەو کارەساتە. هەرچەنە جێگەی دڵخۆشیە من هەر ئێستا دوور بۆی نەڕێن ئەم شەو کە هەندێک ئەگەڕام بە دوای هەندێک بابەتە ڕۆمان ئێستا دەرەچێت تەنانەت ئەم لایەنەی فرامۆژ نەکردووە کە مێژوو بەڕخنەوە بڵێتەوە، تەنانەت لە ڕێ هەندێک کاراکتەریشەوە با بڵین کارەساتەکەی هەڵەبجە بخاتە ڕوو کە ئێستا لە ژێر چاپایە و ماوەیەکی کاکەوێتە ناوناوان و ممکنە لەم پێشانگە نێودەوڵەتی کتێبە بڵاوکرێتەوە. زۆر باشە. کالیان سپاس بۆ ئەو ڕوونکردنەوانەش. پرسیارەکانم بە دیوێکی ترە ئەچەرخێنم، دێمەوە سەر وەزعی مەنتیقەکە بەگشتی. ئەمەوێ لە زاری بەڕێستانەوە گوێبیستی وەزعی مەنتیقەکە بم بەگشتی. ئەگەر قسە و باسێکم بۆ بکەن لەسەر ئەم شەڕ و وەزعەتە ناموارەی کە بەسەر ناوچەکە هاتووە، قسەی بەڕێستان چییە؟ وەکو هەمومان ئاگادارین لە ئێستا بە تایبەتی شەڕێکی ئینسان کوژ، شەڕێکی ماڵوێرانکەر، شەڕێکی بەرژەوەندی خواز،
شەڕێکی دەسەڵات خواز لە ناو ناوانایە. هەرچی ئەمریکا و ئیسرائیلە بۆ بەرژەوەندی خۆیان بۆ پاراستنی هاوپەیمانیەکانیان لە ڕۆژهەڵات و لە دنیادا کۆناکەن لە باراندنی هەرچی موشک و هەرچی درۆن و هەرچی ئەوەی کە پێیان نەکرێ تەنانەت بە پێچەوانەی ئیدعاءاتی خۆشیان کە ئەڵێ ئێمە ژێرخانی ئابووری لێ نادەین، ئێمە شوێنە خزمەت گوزاریەکان ناکەینە هەدەف، بەڵام خۆ ئەو موشک بارانەی کە هەیە بە دڵنیایی خەڵکی سڤیلە پێکێ، بە دڵنیایی ماڵ وێرانەکە، بە دڵنیایی دا و دەستگا خزمەت گوزاریەکان پوجەکاتەوە، مەسەلەن نەخۆشخانەکان وێران و بێدەرمانەکە، کار و کاسبی ڕاگرێ، با بڵین بواری پەروەردە و فێرکردن تەعتیلەکە و شکستی پێێنێ. ئەمە بێجگە لەوەی کە زۆر جێگەی نیگەرانی و ناڕەحەتە کە لە ناو گیان لە دەست ئەوانەی کە گیانیان لە دەستداوە مناڵانێکی زۆر دەبنە قوربانی کە ئایندەی لاوانێکی زۆر ناڕۆشن و تاریکترەکە، وەلحاڵ دەستی ڕژێمە ملهوڕ و دیکتاتۆرەکان واڵاکە بۆ لێدانی بچووکترین دەنگی ئازادی و سەرفرازی، بۆ با بڵین دەست خستنە بینی زۆرێک لە خەڵکی ئازادی خواز و کۆناکە لەوەی کە لەسەر قسەیەک، لەسەر چرپەیەک، لەسەر هاتنە سەرجادەیەک، لەسەر داواکردنی مەطلەبێکی ڕۆژانە کە حەقدەستە، کە با بڵین زمانە، کە مافێکی زۆر سەرەتاییە ممکنە لێت بە. ئێستش خۆمان دەزانین کەوا شەڕ نزیک بە 20 ڕۆژ ئەخایەنێ کە هێشتا وەکو ئاسۆیەکی ڕوون دیار نییە، هەر لایە بە ئیدعاءاتی خۆی بە براوە ئەزانێ، خۆی بە سەرکەوتوو ئەزانێ، بەڵامەوەی کە زەرەری کردبێ بە دەرەجەی ئەساسی خەڵکی ئەم وڵاتانەیە کە زەرەرمەندن، کە ممکنە حتا ئەو زەرەرانەی کە لە توانای سەربازیانەکەوێ، کە لە توانای سەربازی ئایا لە ئاسمانیە بێت یا لە زەمینیە بێ یا لە دەریاییە بێ، لە دوا ڕۆژە لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی بەژمەینەت دیسان قەرەبوویەکەنەوە. هەموو زەرەکان پێم وایە بۆ خەڵکەکەوێ، لەبەرەوە دژایەتی ئەو شەڕە نائینسانیە ئەرکی هەر هەمومانە، سنووردانان بۆ ئەو شەڕە ئەرکی هەر هەمومانە. من پێم وایە لە ئێستادا ئەگەر ناتوانین یەخەگیری ئەو دەوڵەتە زلهێزانە بین کە شەڕ بوەستێنن، لەبەرەوەی بەڕاستی هێزمان نابەرابەرە، ئەوان بە هەرچی چەک و چۆڵی پێشکەوتووە، لە ڕووی هەواڵگریەوە زۆر پێشکەوتون، لە ڕووی تەکنۆلۆژیای شەڕەوە زۆر پێشکەوتون و کە لەوانەیە بڵێم عەقڵی زیرەک خۆشیان دانی پیادەنێن چووەتە بچووکترین پەلاماریانەوە کە ئەیدەن. لەبەرەوە زۆر بەڵام دەستگرتن بە داخوازیەکانی خۆمانەوە، دەستگرتن بە گۆڕینی هەلومەرجی ژیانمان، گوزەرانمان، کارمان، حەقدەستمان، ئازادی ژنمان، پەروەردە و فێرکردنمان، ئەمانە بۆ خۆی زۆر لە جێی خۆیەتی تون دەستی پێوەگرین، ونی نەکەین و هەرگیز بۆ چارەنووسێکی نادیار فریو نەخۆین کە دەسەڵاتی زلهێز ئەمان دەنێ، یا لەوانەیە سبەی ڕۆژیش دەوڵەتێکی وە کۆماری ئیسلامی بڵێ وەرن با پێکەوە دانیشن و ئێمە ئامادەین کە حەق و حقوقتان بدەین. بەڵێ زۆر باشە. کاڵێ بێگومان ئەبێ هەموو لە بزان و بزانین کە لە هاتنە پێشی کارەسات بێگومان لایەنێک من پێم وایە کە زەرەرمەنە بن، لایەنێکیش سوودمەنە بن.
لای نەزەرمەنەکە هەرەوەی کە بەڕێزداش ئیشارەت پێکرد خەڵکی بەشمەینەت و چینی چەوساوە کە لە پارەساتەکانیشە بەردەوام زەرمەنی سەرەکی و گەورن و ئەوانەشی کە قازان چەکن چینی سرمێدار و دەسەڵاتدارەکان کە بازرگانی بەچەک و ئەسلحە و بازرگانی بەسەر ژیانی خەڵکی شەواکەن. لە دیدی بەڕێزت پێت وایە ئەم شەڕە کورتماوە بێت یان شەڕێکی درێژخان شەڕێکی سەریع ئەبینم ینی شەڕێک من شەڕێک ئەبینم کە شەڕێکی زۆر گشتگیرە شەڕێکی هەست ئەەکەی زۆر بە پەلەیە لە دیدی بەڕێستانەوەم شەڕە چۆن ئەبینن پێم وایە هەرچەنە لە سەرەتاوە ممکنە بە تایبەتی ئیسرائیل و ئەمریکا و ئەوانە پێیان وابوو لە وعدەی چەند ڕۆژێکە هەموو دا و دەستگا سەربازیەکانی ئێران تێک و پێگەشتکێنن ئەتۆمیەکەی لە ناوە بن موشکی بالیستی و ئەوانەی دیسان لە ناوە بن و بنکە سەربازیەکان و تەنانەت سوپای پاسداران و سەرکردەکانی لە ناوە بن و ئیتر شەڕ کۆتایی دێ و ممکنە ئێران ئاڵای تەسلیم بوون هەڵکە بەڵام دیارەوا نەبوو دیارە ئێرانیش وەکو هەموو دەوڵەتێکی با بڵێن فەرمانڕەوایەتێکی چەند ساڵە دیفاع لە خۆیەکە دیفاع لە دەسەڵاتێکە دیفاع لە هاوپەیمانێتەکانیەکە کە لە وڵاتانی منطقە چاندوێتی هەروە بە ئاسانی تەسلیم نابێ باکیشی نییە لەو وێرانکاریەی کە هەموو سنتەرەکانی گرتۆتەوە هەموو مەیدانەکانی گرتۆتەوە پێم وایە لەم ناوەدا بەو بێباکیە خۆڕاگرێکی نواندووە کە ئەبینین بە تایبەتی زۆربەی سەرکردەکانی کە پایی زۆریان لە دەوڵەتا بوو لە دەستداوە بەڵام درێژە بە شەڕ ئەدا هەرچەنە ئێران ڕایەگەیەنێ کە هەندێک جار ئەڵێت وەستانی شەڕ لە دەست ئێمایە ئەمریکا و ئیسرائیلیش دیسان چەنە وا دەرەکەوێت کە ئیسرائیل ئەمنیەتی خۆی پێش هەموو شتێکی ترە و لەوانەیە بڵێم هەڵگیرسان و پەلاماری شەڕەکە لەلایەن ئەمریکاشەوە بۆ پاراستنی ئیسرائیلە لە منتیقەکە بۆ لێدانی ئەو پەلوپۆ و شوێن و ڕێیە کە جمهوری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی هەیەی لە عێراقا لە سووریا کە هەیبوو لە لیەمەنە لە بەحرینە لە زۆر شوێن و ڕێیترە هەیبوو هەرچەنە لێی دراوە بەڵام هێشتاوەکو تااقەت و توانایان ماوە هێشتاوەکو ئەبینین مەسەرنە حیزبڵای لوبنانی سەرڕای ئەو وێرانکاری کە بەر لوبنان کەوتووە کە تەنانەت خەڵکی لوبنانیش زۆر لێی بێزارە کە ئەو هێزە بۆتە مۆتەکە و لەسەر سنگیان وەستاوە بەڵام ئەبینین هەرماوە درێژە پێدانی شەڕەکە ڕاستیەکەی ئەو نەیتر بەژمەینەتیەکان قوڵترە کاتەوە نالەبارتریەکە بەڵام لێچوونی تااقەت و توانای شەڕیش بە تایبەتی لەم لایەنانە ئەوەش فاکتەرێکە شەرت نییە بڵین ئەمانە تا سەر بتوانن درێژە بە شەڕ بدەن ممکنە هەندێک با بڵین وەکو چۆنەڵێ سیناریۆ بخرێتە ناو ناوانەوە بۆ نمونە ئەوان هیچ پێیان شەرم نییە مەسەدەن دار و دەستەی ترامپ و ئەوانە بڵێن ئیتر ئێمە هەموو وەکو هەندێک جاریش ئێڵێ هەموو ئیشێکمان تەواو کرد هەموو ئەرکێکمان تەواو کرد ئێران تااقەت و توانای ئێرانمان بە تەواوەتی بڕی ئێستا ئەگەر دانوستان بکەین و ئەتوانین داخوازیەکانی خۆمان بخەین جمهوری ئیسلامیش پێم وایە دیسان ئەویش سەرڕای ئەوەی کە ممکنە لە ناو خەڵکو و ئەوانەدا بەیاد و شین و شەپۆر بۆ ئەوانەی کە گیانیان لە دەستداوە بکە بەڵام زۆر زۆر ئاساییە کە لەسەر مێزی گفتوگۆ دانیشێتەوە و زۆر ئاساییە کە هەندێک داخوازی ئەمریکا و ئیسرائیل و ئەمانە قوبولکە یاخود دوور بۆی نەڕۆین تەنانەت ئەگەر ناتوانین ئینسان پێشبینی تەواوکە تەنانەت دەگەر کۆماری ئیسلامیش بڕوخێت ممکنە دیسان هیوادارێکی زۆر قرس نەبێ بۆ ئێمە وەکو چۆن لە سووریادا
ئەحمە شەرعیان هێنا و با بڵین لەسەر تەختی فەرمانڕەوایی دایاننا زۆر ئاساییە لەو شێوەیەش سینناریۆکی تر ڕێکخرێ و لەوانەیە ئەوەی کە ئێمەمانان بە خەیاڵمانانەیە ئەوەی کە لە خەبات و تێکۆشانی خەڵکی ئێرانە دەستی نەبوو بێ بگرێ پێشی نەشی خراپ بێ مەسەلەن هەوادارەکانی شابن مجاهدینی خەڵق بێ یاخود لەوانەیە خەڵکێک بێ ئەسڵا هەر دیار نەبێ وەکو چۆن لە عێراقی لای ئێمەدا ڕوویدا هەندێک خەڵک هاتن خۆیان کرد بە ساحیبی ڕاپەڕین و شۆڕش و گۆڕانکاری و مەدەنیەت و یاسا کە ئەسڵەن لە ناوەندی خەبات و تێکۆشان بۆ ئازادی و بۆ دیموکراتی بۆ یەکسانیە هەر ناویان نەبوو ممکنە ئەمریکا ئەوانەی قوبوڵ بێ بۆیە دیسانەوە جەخت لەوە ئەەکەمەوە کە زەرورە لە کاتی شەڕا بێ یا لە کاتی ئارامیا بێت دەستبەرداری خەباتی خۆت و پشتیوانی خەڵک بۆ داوەخەوازیە ڕەواکانی خۆت نەبێ بۆ چارەنووسی نەتەوەکەت نەوێ بۆ بەشداری خەڵک لە حکومڕانیە ئەبێ زەرورە هەر ئەمانە بکەیتە با بڵین پێوانە بۆ بەرەو پێشچوون نەک ئەوەی کە لەسەر دەستی ئەو زلهێزانە لەسەر دەستی ئەو لایەنە ملهڕ و دیکتاتۆرانە چی ئەگوزارێ. بەڵێ زۆر سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت کالی لە کۆتای من پرسیارێکی ترم نەماوە ئەگەر پەیامێ قسەیەکی تایبەت هەبێ کاتی بەرنامەکە دەم بە بەڕێزت. زۆر سپاس دووبارە سەری ڕێز و نەوازش بۆ گیان لە دەست دراوانی هەڵەبجە و گوردانی شوان و شەهیدانی گوردانی شوان دانەوێنم هیوادارم ئەو کارە ساتانە هەرگیز ڕوونەداتەوە هیوادارم دەرس و پند لەوانە وەرگرین بە تەواوەتی هیوادارم یەکڕیزیەکی باش وەکو چۆن بۆ سەرخستنی بزوتنەوەی کوردانی ڕۆژئاوا بوو لەم کات و ساتەنەشە ئێمە هەمومان بە ئەندامی یەک لەش خۆ بە ئەندامی یەک لەش بزانین لە دوور بە لە کارەساتە ئەگەر ڕوویدا هەموو بەهانە یەکتریەوە بچین و بە هاوخەبات و هاوسۆز و هاوخەمی یەکبین ئەگەر خەبات و تێکۆشانیش بەرەو سەرچ و فرسەتێکی ئازادانە هاتە دەست دیسان لەویشە هاوخەبات و هاوڕێباز و پێشڕە و بین و ئەو فرسەتانە ئیسفادە لەکەین و بەرەو پێشچوین بۆ ئەوەی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران و ئارام دوور لە شەڕ و شۆڕ و دوور لە پەلاماردار و دوور لەوەی هەموو جارێ نیشتیمانەکەمان و ناوچەکەمان بێتە گۆڕەپانی جەنگی ماڵوێرانکەر و کۆلەبەرستانە. بەڵێ زۆر سپاس کالیان بۆ تەواوی قسە باسەکان وە بوو بەشداریت لەم بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دەرفەتەی بۆتان ڕاستادەم هەر بژین. زۆر سپاس. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بە میوانداری کاگالێ نووسەر و ڕۆژنامەوان بەرنامێکی تایبەتمان پێشکەشکردن سەبارەت بە کارەساتی کیمیابارانکردنی و سەرودەمی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە و لە ناوی یاگیان لە دەستانی کۆمەڵە پێشمەرگەی کۆمەڵە و گوردانی شوێن و قسە و باس لەسەر ئەوزاعی مەنتیقەکە بەگەشتی. لە کۆتاییە سپاسیەوە شەکەم کە تاوکە کۆتاییم بەرنامەیە لەگەڵمانابوون. سپاس بۆ هەموو لایەکتان و هیوای باشیم هەیە بۆ هەموو لایەک. زۆر سپاس.